بۆ یەکەم جار چەند کوردێک پلاتفۆرمێک دروست دەکەن بە ناوی لەبەندا تەمە بۆ ئەو خێزانانەی کە یەکتریان ون کردووە. دروستکەرانی ئەم پلاتفۆرمەش دەڵێن لە ڕێگەی لەبەندا تەمە دەتوانن خێزانەکانتان بدۆزنەوە. بەلە بینەران ئەم کورد هەر لە قەدیم بێت هاتینە دەربەدەرکردن یەت هاتینە شەهیدکردن یەت هاتینە ماڵوێرانکردن. هەر یەک لمە ئەگەر ئەس باوەرم لە ماڵە خۆدا کەسێکی لە هاتیە بەرزەکردن کەسێک هەیە خوشک بی براک بی دەی باب بیتن لە دەرەوەی وڵاتی بیتن لە هەر جهەکی بیتن. هەندێک کەسیان هەستای پلاتفۆرمەکە دروست کردی لێ پلاتفۆرمێدا ئەم دشین ئەو کەسێتمە بەرزەکری ببینین. ئەم دێ زیاتر بەحسە هەندێک ئەمزانین چاوە ئەم دێ بشین کەسن خۆیتمە بەرزەکری ئەم ببینین. گەلێک بخێر هاتن. زۆر بەخێر بن. بجا ئەزل خاتومەیانێ دەست بکەن خاتومەیانە ئەگەر ئەم بە شێوەیەکی گشتی بە حسابێ پلاتفۆرمێ بکەین چاو بۆ مەبێژی یا چاوایە چاوە ئەف فکرە بۆ هەوە هات. چاو هون زانن ئەم کورد ژمارە من نێزینکی ئەم 6 میلیۆن هەنن دنیایدا پارڤە بوونە یعنی قەدەرەمە کووردا کۆچبەر بوونە. ئەم ئاخی خەڵقیدا ژیان دکن لێ شەڕی خەڵقی دەست پێ بوونێ مەجبور ئەم ئاخا خود دەیلن مەرزەلتر بێ باوکاڵی خود دەیلن بار دکن کۆچ دکن ji dewleta. Em xwe malbata me yanî 3 car 4 car koçber biye. Galê me welatê din de hatine defnkirinê. û yanî em dewra wa bi xwe birak biye olekî ola êzdatiyê ya ne Müslüman. Yani lê hînê me gişka Kurd e em Kurdin. Kokê me eslê me gişka em Kurdin. Ferqît ne em çi olê girêdayîne. و بۆ وێ یەکیژی یعنی ئەس ها دەفکرمە ئافکراتە سەرم چمان بە هەوڕە قەنەوە بڕەحی خوبە ببنە یەک و بۆ من ئەڤ پلاتفۆرمە وەک قیرینە ڕەحیم بیە یعنی چما ئەم بڕەحی خوبە ناونە یەک ئەف پلاتفۆرمە هاتە ئاواکردنش بۆ کە ئەم گشت بە هەوڕە ناسیم ببن هەوڕە بن بویژە ئەم گشت کورد قەومی هەبن بزمامی هەبن دوتمامی هەبن چما ئەم قەنەوە ڕیا سوسیال مێدیەوە بە هەوڕە ناونە یەک و ئارمانجا من ئەو بیە کو ئەم بەهەv ڕاقەنەوە ڕێی خۆ ببنە یەک بەهەv ناس بکەن ینی دەوڵەتێکی دا پزمامەک دبینە دەوڵەتێکی د پزمامەک نەم هاش خۆ تونانن چمانە ینی ئەرمانجا بیە باش دکتۆر پلاتفۆرمەکە کێکەوێتە کار پلاتفۆرمەکە لە دوای هەندێک کاری ترمایە کە وا خەریکین ئینشەڵڵا لە یوتیوب تقریبا 2 ڤیدیۆماندانەوە دەبێت دکتۆرە مەیانەش ڤیدیۆی فێرکاری مەبەستە بەڵێ کە بزانن چۆن بەکاری دێنن ئیتر ئەمەش دەکەوێتە سەر دکتۆرە مەیانە خان کە کەی دەست بەکارەکە بکەین بەڵام ئەم پلاتفۆرمە هەر لە ئێستاوەش تقریبا لە تۆزێک ڕێکلامی بۆ کراوە بینەری هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی و ڕسمی کاری پێ نەکراوە ئینشەڵڵا لە هەفتەیەدا بێ کارێکی جدی لەسەر تاسە ئیشەکارەکان باشە ڕۆ ئینشەڵڵا ئینشەڵڵا دکتۆرە مەیانە بەریان بینە پرۆگرامی دکتۆرە گوت ئەز و دکتۆرە پێک بە مامستا و قوتابی بووین هەوە پێک بە ئەف بیرۆکەیە بۆ هات کێ ئەو بیرۆکە پێشنیار کرد بۆ یەکێ دی چاوە بوو هەوە پێک بە دەست پێ کرد بڕاستی ئەز سەرهەنگ چەند ساڵە ناس دکم ئەز بخۆ مەعالی کاری دکردەوەی ئینتاما دەدا رووسیایدا خواندنە خۆن قوت دکرد وی دەمێت دکتۆری خوێنەری یعنی بە هەوڕە ئەز ئەکادمیسیان زمانی رووسی زانم مە هەنێکی ئالیکاری کرد ئینتاما دەدا ژوێ ڕۆژەدا یعنی بە هەوڕە ئاخافتنامە باش بیە و بڕاستیژی وەک مەرەوێکی پیا بێژم دەبێژم مەرەوێک کوتکاری باواری بکی وی مەرەوێرە یەک ئینسانەکە سەنە کوتکاری ویرە باواری بکی کوردە یا مهین ئەوە کو کوردە بۆ وی پلاتۆرمێ بژم نەتەنی سەرهەنگ gelek مەروین سابوت گوت ئەری بکە ڕیاتە ڕاستە باوێم بوو دایکام بوو ماڵخەڵانام بوو ینی ئەوە تشتێکە پێویستە کو یەک تەڕۆدژە بەلێ بکە کار بکە کارێتە پێویستە نەبچووکە و پلاتفۆرمە براستیژی 2 ساڵە پرانی مە چێت کرد ینی نە ڕۆژەکە نە دو ڕۆژە 2 ساڵە زیاتر هاتیە چێکردنێ و 82 زمانە زیاتر وی پلاتفۆرمێ هەیە ینی تەلەفۆنا وایە کۆمپیوترە هون چ زمانی ددنە کارکردنێ ئەو ئۆتۆماتیک تێ وەرگەرکردنێ وی زمانیڕە هەموو زمان هەنە 82 زمانی جیهان نەها زێدە مە کڕیە بەلێ باش دکتۆر ئەگەر بێمە سەرەوەی کە وتت 2 ڤیدۆی ئەوەماندانە لە یوتیوب بەس حەزەکەم لێرەوە لە کوردستان 24ەوە تۆزە تەفاسیل بی بە ئیشەکە ینی بۆ نمونە زیاتر
چۆنیە ئێستا زیاتر مەبەستان کوردانی تاراوگەیە کە بۆ نمونە کە سوکاریان ون کردویان بە بۆنەی کۆچینە یاساییەوە ون بوون و دیار نەماوەنیان بۆ نمونە کە سوکاری ئەنفال کراوانە یان خۆی چیمابارانی هەڵەبجەیە حەزەکەم زیاتر تۆزە تەفاسیلی بیتێ خۆی یەکەم جار کە 2 ساڵ پێش هەروەکو دکتۆرەمەیانە باسی کرد کارمان لەسەر ئەم ماڵپەڕە کرد یەکەم جار بیری کوردمان یعنی تەنها فکری کورد بوو تەنها بۆ کوردەکان چونکە کوردستان خۆی بوویتە 4 پارچە منیش بۆ نمونە باپیرم لە یەکێتی سۆڤێت بووە لەگەڵ هەواڵی بارزانانی نەمر بووە بەڵام من نازانم خێزانی هەبووە نەبووە منداڵی هەبووینە بەڵام لەڕێ ئەم ماڵپەڕە دەتوانین بیدۆزینەوە و خزم و کەسیشم هەروە یعنی زۆرینان هەتا ئێستا منداڵی خۆیان نەدۆزیتەوە عایلەی خۆیان نەدۆزیتەوە ئەوەنەی لە رووسیا بووینە و هاتینەتەوە و بۆ نمونە باسی هەڵەبجەی شەهیدت کرد لە کاتی کیمیاباران تا ئێستاش تەمەنی گەنج لەوانەیە بوو بێتە 35-32 ساڵ هەتا ئێستا ماڵباتی خۆی نەدۆزیتەوە لە ڕێی ئەم ماڵپەڕە دەتوانێت بیدۆزێتەوە بۆ نمونە شتێکی تریشکە زۆر جار ئێمە سەیری دەکەین هەر لە چەند ڕۆژی داهاتوو ئەوەی ڕابردوو ئێمە سیرمان کرد لە رووسیا گەنجێک کوژراوە گەنجەکانی تر بزر بووینە لەسەر سنوور کە دەچنە ئەوروپا بۆ نمونە ناتوانن یەکتر بدۆزنەوە بەڵام لە ڕێی ئەم ماڵپەڕە ئەتوانن یەکتر بدۆزنەوە و لە لایەکی تریش بیرۆکەیەکی تریشمان بۆمان هات بۆ نمونە کوردانی یێزدی لە شەڕی داعش زۆر ئافرەت بوون بووینە تا ئێستا ناتوانن بە شێوەیەک یەکتر بدۆزنەوە بەڵام ئەگەر ئەم ماڵپەڕە بە جددی بکەوێتە کار ئەوانیش دەتوانن یەکتر بدۆزنەوە چونکە بۆ نمونە ئەم لە ڤیددیوەکە باسم کردووە هەر کەسێک کە دەتوانێت ڤیددیۆ بنێرێت بۆ ئەم ماڵپەڕە یان مەسج بێت دەنگ بێت هەر شتێک بێت بەڕێی خۆی دەتوانین بڵاوی بکەینەوە یانیش لە لای ئێمە بەنهێنی بمێنێتەوە یعنی ئەمە هەموو بە شێوەیەکی سیستەماتیک دروست کراوە ئەو ماڵپەڕێکی فەرمیشە ئیتر ئێمەش هیوادارین زیاتر کاری لەسەر بکەین و نەک تەنها بۆ کورد بەڵکو بۆ هەموو عالم چونکە لە سەرانسەری جیهان بەڵێ چونکە بۆ مرۆڤایەتی ئەمە یەکەم جار خۆمان فکری کوردمان کردووە کوردەکان یەکتر بدۆزنەوە خزم و کەس و دۆست و ناسیاڕەوە هەموو یەکتریان ون کردووە هیواداریشین لە ڕێی ئەم مارپەرە بتوانن یەکتر بدۆزنەوە ئینشاءڵڵا دکتۆرە مەیانە ئەگەر مەسەلەن کەسێک بم من خانەوەدا خۆ بەرزەکر بیتن من ببێتن ئەس بێ پلاتفۆرمێدا ناوی خۆ بنویسم لە ڕێکا DNA ئەم دشین کەساڤە بینین چاوە یعنی هەن چاوە وی کەسێوی لێ ماڵباتاوم بووی بەدبینن hûn dikarin bi mesajva, videowa yan nivîsva daxwaza xwe bişînin wirda heye punkt wira ra yanî grupeke wira ra dinivîsin administration ya mêze dike derbas kan eger hûn dixwazin prîvat bibe temam prîvat yanî ew her kes nikare video xwe bike to bike saytê û hemû ya ra vekirî bibe yanî ew daxwazin mireva ra girê de hûn naxwazin kesên din we bizan ve yanî video we bizan ve lê ji bo alîkarî video eger gerek bibe hûn ê bişîn lê prîvatî bibe yanî ev fonksiyonal jî heye yanî ew giştê destê administration kontrol kirinê yekemîn doemîn hûn daxwaza xwe dinivîsin wira da grupa mirov hene lêgerînê dikin volontiyer henin yanî ew giş yanî ez ne bi tenê me çend meriv hene me ra alîkarî doktor serheng jî me ra yanî em giş didine karkirinê ew wek zarokeke biçûk e gavê xwe nû davêje wek zaroka du sal nîvî ye hele biçûk e xwedê bike yanî yê mezin bibe yê daha gavê mezin bibe û armanca min yanî fikra me ev e wek zindî bibe tişteka mehê yek car niha yanî fikra me ew e mehê yek car derê binêrîn me kir alîkarî kir îsad ve cîkî dem wana bine hev dîtinê yanî kesên wendayî vên cîkî de hev bivînin dû dîtina me online bibe hev bivînin û dikare welatê dereke bibe Kurdistan ve Rûsya ve doktor serheng Soranî daxwe Rûsî daxwe ez niha bijim Rûsî Azerî Tirkî Kurdî Ermenîkî yanî gel zimana jî ez dikarim werger bikim alîkarî me kirî jî hene bijim kesên gelek bi dil û can wê yekê ra yanî xwastin me re kar bikin Bakurê Kurdistanê da her cî de jî yanî alîkariya me heye باشە کو خاتون ئاماژی پێکرد باسی کۆمەڵەیەک زاراوی جیاواز دەکەن کەواتەم پلاتفۆرما ئەبێت هەلیکاری زۆری ڕەخسان دەبێت
هێشتا بڕیارمان لەسەر ئەمە نەداوە چونکە ئەگەر کەوتە کار بەخۆی هەلی کار دروستەکە بەڵام بۆ نمونە ئێمە وەکو خۆبەخش لەم ماڵپەڕە کارەکەین هەتا ئێستا بە تەواوی بڵاومان پێ نەکردووە چونکە دکتۆرە مەیانە بڕیاریدا بێتە کوردستان یەکەم جاریشە دێتە کوردستان و بەخۆشی ویستی هەر لە کوردستانی باشوور ئەم پلاتفۆرمە بڵاو ببێتەوە بەسەر هەر چهار پارچەی کوردستان و ئیتر بە ئەوروپا و بە وڵاتەکانی تریش ئیتر کە ئەم ماڵپەڕە کەوتە کار خۆشت دەزانی هەلی کاریش دەبێ بەڵام ئێمە وەکو ئەندامان وەکو خۆبەخشین بۆ نمونە من لەسەر زاراوەی سۆرانیم خۆشم هەر کرمانجیەکەش دەزانم و ڕوسیش دەزانم ئیتر هەمە ئەندامی تریشمان هەیە لە وڵاتانی تریش لە کوردستان وەکو من خۆبەخشن لە کوردستانی ڕۆژهەڵات ڕۆژئاوا باکوور لە ئەوروپا هەمانە بەڵام کە کەوتە کار ئیتر دەبێ سیستەمێکی تر بۆی دەبنی هیوادارم ئەم ماڵپەڕە لە ڕێی کوردستان 24ەوە زیاتر خەڵک هەم بدات ئەوانەی کە خێزانی خۆیان ون کردووە برایە دۆستە باوکە بیدۆزنەوە لە ڕێی ئەم ماڵپەڕەوە ئەمەش ئەم دەشین بێژین هەتان و کە ئەف پلاتفۆرمە لەلاەن تیمەکە خۆبەخشەوە بڕێوەت چیت ئەکیت تەگوتی ئەس بادینیش زانم وانە ئەز پرسیارەخەکەم توش بادینی جوابامدا بۆچی هەوە ناوێت لە بەندا تەمە چاوە ئەوە بۆ تەهات تە هەلبژار دکتۆرە مایۆنێ هەلبژۆرتی ڕاستی مثلەن چی ڕۆکێک لە پشت بناوی هەیە ڕاستی ئەوە دکتۆرە مایۆنێ هەلبژۆرت لە بەندا تەمە خۆی لەسەر زۆرەوە سۆرانیت بیتە چاوەڕێتەمە ینی چاوەڕێتم بە سۆرانی دکتۆرە مەیۆنێ گوتی من ئەو فکرەوە هەیە لە بەندۆتەمە چونکی ئەم هەرگیز کۆڵ نادەین دێت چاوەڕێوان شخصە بین ئەوێت تێن لە ڕێکۆوێ پلاتفۆرمێ یەک و دووات بینن وێجۆ لە هەر نەوعێکی بیتن بەس ئەم هەموو جۆرێت بێژین ئینشەڵڵا ئەو پلاتفۆرمە بکەویتە کاری دێشین زۆر خێزانەوە بینین ئیشەڵڵا هێبیامەجی ئەوەیە هەر کەسێکی چاوەڕێ خێزانە خۆ بیتن پێکشاد بیتن خاتومەیانە دکتۆر سەرنگ زۆر بەخێر بن نیەتەکەتان زۆر جوانە بەڕاستی جێگی شانازیە بیرۆکەکە ئەتوانم بڵێم لە تۆپایە هەر بژین ئینشاءڵڵا بە ئومێدیەوەی کە لایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستانیش بتوانن هاوکاریتان بکەن و بە ئەنجام بگا پرۆژەکەتان بەجازیشی ویتخوازم کوجارێکا دیان پرۆگرامە بکەین شاکار چەند خێزانێک نمونە بن لەوێرە و ڕێگاوێ پلاتفۆرمەیەک و دوڤەدیت بیتن ئەم هیویدارین کۆناڵێت کوردستانش پشگیریەوە بکەن وەکو حکوومەتیش ئەگەر حکوومەتیش پشگیریەوە پلۆفۆرمسوار دەستی پێکرد ئەوانی تریژی شەڵا دوایە ئینشاءڵڵا دووبارە مەگاوی خۆ لەڤەر لە کوردستانی دەست پێکردی شوندا خۆ داواکاری زۆر هەیە لە وڵاتانی تریش بەڵام دکتۆرە مەیانە لەسەر ئەمە سوور بوو لە باشووری کوردستان ئەم پلاتفۆرمە بەربڵاو ببێتەوە ئەوە هاتی تێرە و میێوانی خۆشمانە گەلێک فێراتی بۆ ماڵ زۆر مەمنون سپاس بەڕێز